باز لە کارگەڕەیەکی دروست دەکەین با بزانین بە چ کارگەڕەیە گەوترێت کارگەڕی دروست ڕەنگە زۆر کات لە سیستمی کارگەڕەیە پاداشت و سزابوونی هەبێ با بزانین لە چ کاتێکە گرنگە کە تۆ پاداشت و سزا لە سیستمی کارگەڕەیە پەیڕەو بکەی کاتەکەی تا چەندە گرنگە لەکوێ بکرێ شێوازی جێبەجێکردنەکەی ئەبێت چۆن بێت بە چ شێوازێک بێت ئەمانە تا چەندێک وا کات کە تۆ بۆ منە کارگەڕەیەکی دروستت ئەنجامیا بێ ئەمان و کۆمەڵک بابەتی تر تاوتوێکن لەگە زۆر بەڕێز مامۆستا پەیوەند مەحموود کە بەڕێزیان پسپۆڕی کارگێڕەی کار و مامۆستای زانکۆن ئێستا بە خۆشحاڵی و لە ستۆدیۆ لەگەڵمانەیە مامۆستا گیان سڵاو لێ بە زۆر بەخێر بێ بانی باش مامۆستا زۆر بەخێری ئێوە باش بەخێر بێ سەرچاوان مامۆستا ئەمەوێت دەستپێکی گفتوگۆکانمان سەرەتا پێناسەیەک بۆ کارگێڕەی دروست بکەین کە باز لە کارگێڕەی دروستەکەین مەبەز لێ چییە؟ لە زۆر ڕۆ توانین پێناسە بۆ کارگێڕی بکەین تاوان بەڕێوەبردن بریتە لە دانانی پلان و جێبەجێکردن و تەوجیهکردن و ئاراستەکردنی ئەم پلانە بە شکڵێکی دروست لە چوارچێوەی کارگێڕێکی دروستە لە زۆر ڕۆتوانین بیکەین نەتوانین لە ڕووی بڵین کارگەڕێکی دروستە و کارگێڕێکەوت بووی لە تەوەرەکەلانی و جێگەی سزا و جێگەی پاداش ینی پاداشت و سزا سیستمێکمان هەیە لە کارگێڕ جێبەجێ بکرێوەکو خۆی ینی ئەتوانین ئەمانە زۆر شتی تر هەیە لە مەسائلی کارگێڕیا ئەتوانین پێناسی بە زۆر شێوە بکەین بڵین بریتێ لە کۆمەڵێک ڕێگا چارە بۆ دۆزینەوەی کارەکان بە دیوی بەدیهێنانی ئامانجی دامەزراوەیە یا ئاو ئامانجی کە خۆت هەتە زۆر ئەتوانین بە زۆر شێوە ئێمە پێناسی کارگێڕی کەواتە ئەو کەسانەی کە لە بواری کارگێڕیا و یاخوب بڵین لە بەڕێوەبردننی کارێکە ئیتر لە دام و دەستگاکانە بێ بە حکومیەکان و بۆ دام و دەستگانەشی کە تایبەتن تا چەند گرنگە کەسانی شارەزا و پسپۆر بن کە ئەو شوێنە بەڕێوە بن بۆی کە بە شێوەیەک لەسەر بنەماکانی کارگێڕی مامەڵە لەگەڵ و شوێنەیە بکات خۆی لە ڕاستیە جا قسێکی دروست هەیە و زۆریش باوەڵێ خەڵکی شیا بۆ جێگەی شیا و طبعا لە مەسائلی کارگێڕیە طبعا ئەبێت تۆ بە شوێن پسپۆڕیا بگەڕێ بەش پسپۆری بۆ ئەو جێگەیە سەرەتا تۆ لە هەر دامەزراوەیەکە ئەبێ پێناسی جێگەیەک بکەی پێناسی کارەکەی کاری شوێنێک بکەی تا بتانی خەڵکیشی بۆ بدۆزیتەوە کە هاوشانی ئەو جێگەیە بێ ئەبێ ئەمە بکەی ینی بەڕاستی طبعا ئەگەرمە نەکەی لە ئەخیرە تۆ ئەبێ چی بکەی ئەبێ بچینەوە ناو ئەو تەوەری بەرنمەکەتان کە پاداشت و سزای بەڕاستی ئەبێ بین ئەمانە تەطبیق بکەین بەسەریا چونکە گەر خەڵکە کەس زۆر جا خەڵکێک شیا و نییە تووشی هەڵی ئیداری زۆرە بێ لەبەری شوێنەکە هی خۆی نییە ینی ئەتوانین بڵین بە نادروستی ئەم کەسە بۆ ئەویا دانراوە ئەم نمونەشمان زۆرە خۆتان نەزانن کە بە تایبەتی توانیم لە کوردستان گەر بە نمونە بێنینەوە خەڵکانی زۆر لەو بابەتەمان هەیە کە خەڵکی کەداتوانم نادروستە بۆ جێگەکەی ڕەنگە ئەم خەڵکە بۆ شوێنێکی تر زۆر شیاو بێ بەس بۆ ئەم پێگەی ئێستای لەوانەیە نەبێت بۆیە کێشە دروستەکە ئەم کێشێشی ماتوانین وەکو ئیدار بە زۆر شێواز ئەمان ڕاستکەین توانین بە سزا و بە پاداشت ئەمە ئیشی تیا بکەینەوە و خەڵکە مؤهلاتی علمیم خەڵکە بەرزکەینەوە بۆ ئەو شوێنی کە هەیە بەڵام باشترین شت ئەوەیە لە سەرەتایە شتێکمانێ پێێتێ زانستی سەرچاو مرۆیەکان کە بێ زانستی سەرچاو مرۆیەکان وەکو خۆی ئیش بکە بۆ ئەوەی خەڵکێکی شیا و بخینە جێگەیەک و کە شیاوی خۆی بێ ڕاست باشی تووشی هەندێک کێشە نەبینایی لە سەرەتاوە چارەسەری بابەتەکە بکرێ باشترە باشە کاواتە مامۆستا ئێستا بە قسە لەسەر ناوەڕۆکی تەوەرەکەی خۆمان بکەین کە باز لە سیستمی پاداشت و سزاکەین لە بواری کارگێڕیە ئەم سیستمە چ کاتێک بچێتە بواری جێبەجێکردنەوە ئەو کاتە کارگێڕەیەکی دروست و ئەتوانی پەیڕەو بکەیت زۆر باشە سەرەتا با بزانین سیستمی پاداشت و سزا چییە من بە پێی و سەرچاوە زانستانی لەبەر دەستمایە هاتووم ئەم سیستمم پۆلیان کردو بۆ چوار بەش یاخود با بڵین بۆ چوار قۆناغ یەکێک لە قۆناغەکان ئەوەیە سیستمەکەم کردو بە دوو بۆکسەوە بۆکسێکیان کە پێوتێ پاداشت و سزای مادی باشە بە شێوەیەکی باش و بە شێوەیەکی خراپ لەنێ پێتان سێت بە بڵە پاداشت و سزای مادی بە شێوەی خراپی عنی چی دووهەم پاداشت و سزای معنەوی ئەمیش هەن بە هەمان شێوە بە شێوەیەکی باش و بە شێوەیەکی خراپ ئەم پۆلیانکردنە وامان لێ ئەکا کە ئێمە ئەتوانین لە جێگەی خۆیە بین سیستمەکە بەکاربێنین چێ پاداشتەکەی لە چ کاتێکە وەکێ بەڕاستی سزا دەدرێت ئەم بابەتە بێمە سەر پرسیارەکەی ئێوە بۆچی ئەم سیستمە یعنی پرسیارێک لە خۆنگی بۆ سیستمی پاداشت و سزا بۆ ئەوەی باری لاری ئیداری پێ ڕاستکەینەوە کەسێک دەرچووە لە تەوەری خۆی لە ئیشەکەی خۆی دەرچووە پێویستە سیستمی سزا هەبێ بۆ ئەمە و کەسێکیش کاری باشی کردووە
بە بەرهەمهێنان لەسەر دەستی زیای کردووە ئینجازاتی باشی بۆ پێویستە پاداش بکرێت هەردووشیان بۆ چییە ئەم ئیشەکەکەین سیستمی پاداش و سزا بۆ ئەوەیە توانایی کەسێک بەرزکەینەوە لە ئاستێکەوە بۆ ئاستێکی تر بۆ ئەوەیە کە بین باری لاری کارگێڕی ئیداری پێ ڕاستکەینەوە یعنی لە جێگەیەکە لە سێکتەرێکە خواری هەیە خوارۆخێچی هەیە کەند و کۆسپ هەیە کێشەکە کێشەی سیستم نییە پلانی ئیشکردن نییە کێشەکە کێشەی کەسەکەیە لەویا پێویستە سیستمی پاداش و سزای بەسەرا تەطبیق بکەین و بەسەرا جێبەجێ بکەین باشە لە هەردوو لایەنەکەەوە هەم مادی و معنەوی هەردوو لایەنەکەتان گرتووەتە بەردەم لەم سیستەمە ئەمە تا چەند سوود بەو کەساگەێنێ ئەگەر بتوانێت کەم و کوڕی هەبێ لەو سزایە جارێکی تر بتوانێت بێتەوە سەر ئاستە ڕێگەکە و پاداشتەکەش تا چەند ئەبێ بەهاندەرێک کەم کاری باشتر بکە لە کارەکە پرسیارەکە جوانە تەمان لە ڕاستیە خۆتان نەزان پاداشکردنی هەر کەسێ لەسەر کاری باشی هانیە بووی ئیشی باشترمان بۆ بکە ڕاستە ئەمەیە کە ئەڵین بە شێوەیەکی باش لایانی مادی یعنی تۆ بە پارە پاداشتێکیتەوە بەڵام پاداشتی معنەوی بە باشە یعنی سپاسنامەی ئەیتێ بە باشی باسیەکەی لە جێگەیەک لە جێگانە سپاسێکی ناوی هەڵەواسی لە بردی ناو دامەزراوەکەیە ئەمانە هەیە لە کاتی سزادانیشا بە هەمان شێوە یعنی بەرزم باجر سە مادێکە بە شێوەیەکی سلوی یاخود بە شێکی خراپ ئەتوانی تۆ چی لێ بکەی چارجی ئەەکەی پارەی لێ ئەبڕی لە موچەکەی ئەبڕی سەرموچەی پێش ناخەیت بەپی ئەو زەرەی کە یاوێتی لە دامەزراوکە جا چ دامەزراوکە کەرتی تایبەت بێ یا لە کەرتی گشتیا بێ و بە سزادانی معنەوی مایا سزا بە شێوەیەکی باشە و بە شێوەیەکی خراپ بە شێوی باشە ئەوەیە کە تۆ بەڕاستی سزای کەسێک ئەدەی بۆ ئەوە سزای جارێکی تر نەچێتەوە بەلای هەڵەکەیە یعنی ئەگەر هاتوێ ئەم سیستمەمان کرد ئەم سیستمە وەکو خۆی جێبەجێ ببێ بەڕاستی ئێمە ئەتوانین ئاستی خەڵکەکانی پێ باش بکەین اینجا سزادانی معنەوی لە ڕووی سلبیەوە ئەوەیە کە پرتەوبۆڵە بە دوای خۆیان دروستەکەوە سلبیە خراپە بۆ سەر کەسەکە خۆی ئەڵێ من وام لێکرا من غەدرم لێکرێ من وام بەڵام لە کاتێکە کە تۆ ئەم سزایە بەسەرا چەسپان بۆ ئەوەیە جارێکی تر ئەوە نەکاتەوە اینجا ئەمە لە هەموو سێکتەرەکانە هەیە لە بچووکترین پلێەوە هەتا لە باڵاکان وەکو ئیمڕۆ ئەیبینی لە هەرێمی کوردستان پێم وایە دەستکراوە بە جۆرێک لەو سزادانە بەسەر کۆمەڵک سێکتەرە کە ئێمە بە هەجا هەر کەسێک بیکە ئەمە بەڕاستی لە هەر پێگەیەکە بیکە کارێکی باشی کردووە من دەستخۆشی لێکم لێرە چونکە بەڕاستی تەطبیق ئەبێ بەسەر تەطبیق ئەبێ ئەمیشە بەسەر لایەنە دینەکەش هەڕەوایە تۆ کەسێک سزایەکی کردبێ کە بیوەستێنی یاساش لە پشتمانەوەی بۆ ئەوی گەندەڵی زیاتر فەسادی لە وڵاتە دروست نەبێ یا لەسەر سێکتەرە جا ئەگەر کەرتی تایبەت بێت دروست نەبێ تۆی حەدی بۆ دائەنەی و بەپێی یاسای کارگێڕیش بەڕاستی بەپێی زانستی تیۆرەکانی کارگێڕی بە هەموو کاتێک یاسای پاداشت و سزا کاری خۆیەکە ئەگەرۆک خۆی بەکاری بێنی ئەتوانی ئاستی ئەو کەسی پێ بەرزکەیتەوە و یاخود بۆ نمونە هەتا ئەگاتە ئەخیر قۆناغی سزادان کە بریتیە لە ڕاگررتنی کەسەکە بۆ هەتا لە کارەکەی خۆی وەکوی بینین ئەمڕۆ لەم زۆنە دەستی پێ کردووە کەمە جێگەی دڵخۆشە بەڕاستی زۆر باشە مامۆستا پەیڕەوکردنی سیستمی پاداشت و سزا لە دامەزراوەیەکە تا چەند ئاستی بەرهەم زیایە کات بەڕای تۆ ئەمە تەمەن هەر بەڕای من نییە بەڕای کۆمەڵک لە نووسەرەکان و لە بیرمەندانی بواری بەڕێوەبردن و مەسادری و سەرچاوی زانستیمان لەبەردەستایە کۆمەڵێک لێکۆڵینەوەی زانستیمان لەبەردەستایە کە چەسپاندنی یاسای سزا و پاداشت ئەبێتە هۆی بەرزکردنی ئاستی بەرهەمهێنانی هەر دامەزراوەیە وەکوتم دامەزراوەکە کەرتی تایبەت بێ یاخود کەرتی گشتی بێ باشە لەبەر ئەوە ئەمیش بە پێوەری خۆی بەڕاستی لە جێگەیەکە کە پێویستە ئەم کەسە پاداش بکرێت پێویستە پاداش بکرێ پێویستە پلەی بەرزکردنەوە و پلەی بەرز بکرێتەوە پێویست ئەمە وەکولایەنە معنەوەکەی کاری باشە بۆ کەسێک کە پاداشتیەکەی سپاسنامی بەرێ پلەی بەرزکەرەوە با لە جێگەی خۆی نەمێنێ کە کارمەندێک کەیتە ناو دامەزراوەکە پێویستە تۆ وردە پێگەکەی بەرزکەیتەوە لەسەر ئاستیی ئاستی لێهاتووی خۆی ئەمە وامان لێەکە کە بەرهەمی دامەزراوەکە بەرز بێتەوە بەهۆی چیەوە بەهۆی ئەو کەسانی کە لەناو دامەزراوەکان لەناو سکەیەک دروستە بێ وەکو سیستمێک لەم سیستمەیە لادان کەمە بێتەوە کە کەم بووە ئەبێتە هۆی بەرزبوونی ئاستی بەرهەم لەناو دامەزراوەکە زۆر باشە کێمە باسی پاداشت و سزاکەین لە شوێنێکەوە بۆ شوێنی کە گۆڕانکاری بەسەرچکە هەر شوێنوس لەوانەیە سیستەمێکی تایبەت بەخۆی هەبێ ئێستا زۆر جارەبیێنی بەهۆی پێشکەوتنەوە لە کەرتە تایبەتەکانە وە کەرتە گشتیەکان بەس لە تایبەتەکانە زیاتر ڕەنگیاوتەوە کاری تیمۆرکەیە مامۆستاش ئەم تیمۆرکەوە کات کە هەندێک لە کەسەکان ئەگەر بۆ نمونە 5 کەس بن یەکێکیشان لاواز بێ ئەم لاوازە لەگەڵ چوارکەی کە ئەچێتەوە ئاستە و بەرزیەکەنەوە لەگەڵ خۆیانە
ئەمەش لە پاداشت و سزاکەیە ئەتوانین بڵێن کارێکی باش پێشەشەکەن کە بتوانێت ئەو کەسانەی ئەگەر تۆزێ نەزان بن یان نەشارەزا بن یاخود لەو بوارەی خوانە بە باشی کاریان نەکرد بێ ببێتە ئەوەی کە کارێکی باشتر بکات. بڵێ زۆر جار کەسێکی لاواز لە تیمێکە کە تیمەکە بەهێزە بەڵێ ئەویش ئەگۆڕێت ینی چاکە بێت سیستمێکی پەروەردەیی تراینی نەکات لەگەڵیان هەر ئیشکردن بۆ خۆی تراینینە ڕاهێنانە ئەویش باشە بێت لەگەڵیان بەڵام بیرمان نەچێ ئەم سیستمی سزادان و پاداشتی کە باسم کرد بەسەر تاکیشە دەچەسپێنرێت و بەسەر کۆمەڵیشە کۆمەڵ مەبەستم لەم تیمۆرکێک کە جەنابەت باس کرد یعنی بۆ نمونە کارێک گەکرێ بە تیم ئەگەر هاتوو کارەکان خەلەلی تێک و تیمەکە بەیەکەوە سزا دەدرێت لەبەروی کارەکە هی تیمێکە بۆ نمونە لە هەندێک لە کارگە گەورەکانە کە هەمانە وش بە دراست هەمانە لە لامان وەکو کەیسستەدی هەیە هێڵێکی بەرهەمهێنان خەلەلی تێکوێ خەلەلەکە لەسەر دەستی تیمەکە ڕووە ئەو تیمە هەمویان بەیەکۆ سزادرێن عینەن سزای مادیش هەیە لەوانێ سزاکەیان مادی بێ بە لێبڕینی موچە بۆ نمونە یان سەر موچەیان دو ئەکەوێ ویان هەر بابەتێکی یاخود سزاکەیان معنەویە سەرزەنشتیانەکەن پلەکەیان لێوەرەگیرێتەوە یاخود کاری تیمۆرکەکان هەڵەوەشێنەوە ویان لێکن بە تاک ئیتر ئیشکن زۆر ناخۆشە چەند کەسێک کە بەیەک یژەکەن بە یەک و ئورفە دەگرن کە لێکیانەکەی تۆ بۆ یشکردن پێیان ناخۆشە زیانە معنەوەکە ئەمەیە کە پیانەگە ئەمە وایان لێ کات جارێکی تر ئەو هەڵەیە نەکەن و یعنی بە هەمان شێوە ئەگەر سیستمەکە سیستمێکی ڕێک و پێک بێ چۆن بەسەر تاکات جێبەجێ ئەبێ بەسەر کۆمەڵە کەسانێکیشە کە لە شوێنێکە بوونەتە هۆی خەلەلێک بێ بەسەر ئەوانیشە جێبەجێ بکرێ ئەمە و ئەگەر هاتوو لەسەر دەستی ئەم تیمەش کارەکە جوان بوو بەرهەم زیادی کرد ئیشەکە بەرز بەوە ئەبێ عینەشت پاداش بکرێن پێشبڕکێکی باش لە بینی تیمەکانە پێشبڕکێ ژواکات کە کاری باشتر بکەیت بۆی کە تۆ بتوانانی پاداشتی باشتر وەربگریت بەڵێ ڕێک ئەمە حقیقەتێکە کە وایە هەر خۆشی لە ئەساسا بۆ ئەمە داهاتوە ینی هێناوە ئەم زانستە باسی ئەوواکە کە ئێمە چۆن بتوانین باری لاری کەرتەکان کەرتی گشتی بێ بەڕاستی و یاخود کەرتی تایبەت ڕاستی کەینەوە چونکە زۆر جار کە تۆ ئاگاد لەم بابەتە نەبوو ئەم بارە لارە زیاتر ڕۆژ ئیتر سەرکێشێ بۆ بەرەڵایی ئیداری سەرکێشێ بۆ گەندەڵی ئیداری بەڕاستی کە ئەمەش خۆمان باشە زانین نمونی زیندومان لایە ئێمە باشە مامۆستا ڕەنگە زۆر کات کارمەند هەمیشە گلەی ئەوە بکە کارمەندێک کە ئیش زۆر کار لەگەڵ کارمەندێک کە ئیش کەمتر بکە کە هەردووکیان هەمان کاریان هەبێت ڕەنگە زۆر کات باز لەوە بکرێ بڵێ ئەم فەرق و جیاوازیە زۆر ناخۆشە من ئیش زۆرەکەم ئەو هەمان موچەی من وەرەگرێ بە هەمان چاو سەیرەکرێ بەڕای تۆ ئەم پێڕەوکردنی سیستمی پاداشت و سزایش ئەو فەرق و جیاوازیەشی تر ناهێڵێ بەڵێ بابەتێک ترمان هێن لەو ئیدارەیە پێوتێ هەڵسەنگاندن ڤڵوێشن تەقیم ینی چۆن هەڵسەنگاندن بۆ تاکەکان بکەین ئەو تاکی زیاتر ئیشەکە بەرهەم لەسەر دەستی زیاتر پێویستە پاداش بکرێت بۆ فەرق و جیاوازیە نەمێنێ بەڕاستی کەم بکرێتەوە و فی بەرامبەری ئەوەی کە کەسێک ئیش ناکات یعنی یاخود بۆ نمونە ئەتوانی تۆ ڕێکی کەیتەوە هەر بە هەمان سیستمی پاداشت و سزا ڕێکی کەیتەوە بەتوانی جیاوازیەکان کەم کەیتەوە پرتۆ بۆڵی ناو کارمەند کەم کەیتەوە بەڕاستی زۆر کاتە بەڕای تۆ مامۆستایەکێک لە بنەماکانی کارگێڕی دروست ئەوەیە کە سیستمی پاداشت و سزا لەو مؤسسەیە لەو دامەزراوەیە پێڕ بنەماکانی کارگێڕی زۆرشتن بەڕاستی ینی پلاندانانە تەنزیمکردنە ڕقابەیە تەوجیهکردن ینی چاودێریکردن ئێستا بە باڵێ حتا مەسەری لیدەرشیپ هاتوۆتە ناوی سەرکردایەتیکردن زۆرن بەڕاستی بەڵام ئەتوانین بڵێن سیستمی پاداشت و سزا لە ناو زانستی سەرچاوە مرۆیەکانە ڕەکیزەیەکە کە ئەبێ بەڕاستی پەیڕەو بکرێت باشە لە ناوەندە ئەکادمیەکانمانە تا چەند لە بواری کارگێڕی و ئابوووریە گرنگی بەم بابەتان نادرێ بۆی کە بتوانین ئێستا زۆر جار هەڵدراوە کە زانکۆ بە بازارەوە ببەسرێتەوە کە بەسرایەوە پێویستی بۆیە کەسانێک ئەگە پسپۆر و شارەزا بن بێکمان هەمیشە پاداش دەکرێن هیچ ناو ڕوبەڕووی سزا نابنەوە بەڵام ئەگە شارەزاییان نەبێ تووشی سزا بن کەواتە ناوەندە ئەکادمیەکان تا چەند ڕۆڵیان هەیە لە بوارێ لە ڕاستیە من ئەو دراستێکم لا نییە چونکە بێ بە داتا قسە بکەین بزانین ناوەندە ئەکادمیەکان تا چەند بوونەتە هۆکاری ئەوەی کە ئەم نیظامە سیستمی پاداشت و سزا جێبەجێ بکرێت لەناو هەموو دەستگاکانە بەڵام لێرە و لەوێ ئەبینین لێپرسینەوە هەیە ئەبینین یعنی ئێستا بە تایبەتی وەکو باسم کرد لێپرسینێکی باشەیە و پێویستە ئەمە بەردەوام بێت چونکە
ڕاستیەکەی ئەوەیە کە کۆمەڵک خەلل هەیە لە دام و دەستگاکانە ینی حتا ئێمە وەکو لایەنە ئەکادیمیەکان زۆر جار باسمان کردووە باس لە کێشەکانەکەین هیوادارم ئەو باسکردنی کێمە لێرە و لەوێ هەر لەم بەرنامەی جەنابتانەوە چەند جارێک ئێمە باسی ئەو کێشانەمان کردووە هەوێنی ئەو چاکسازیە بێت کە بتوانین بڵین لایەنە ئەکادیمیەکان دەستیان هەیە لە دروستکردنی نیزامێکی ئاوایە هیوادارین ئەمەوا بێ و ئەم دەستپێکە دەستپێکێکی باشە بۆ ئەم گۆڕانکاریە و ئەو کێشانش کە ئێستا دروست بە دڵنیاتانەکەم تەراکمی کردووە کەڵەکە بووە ئێستا بۆتە بار بەسەر شانی هەندێک لەم برادرانەوە کێن ئەم چارەسەرە دروستەکەن بەڕاستی و دەستیان پێ کردووە ئێمە دەستخۆشیان لێکین وەکو ئەکادیمی چونکە لە چوارچێوەیەکی زانستی بەڕێوەبردنایە ئەمە تۆ لە شوێنێکە خەلەلێکی بێ خەلەلەکە لابەری وەکو پێم وتی ئەبێت دوا قۆناغی سزا ببڕی حتا دوا قۆناغی سزا ئەبێ ببڕی حتا وەستانێتی لە کارەکەی دوورخستنەوەتی بۆ هەتای کەمە قۆناغێکی قورسە بەڕاستی باشە مامۆستا کاتی جێبەجێکردنی ئەم سیستمی پاداشت و سزایە چەندە گرنگە بۆ نمونە لە ئێستا کارمەندێک هەر کەسێکی تر بێ بۆ نمونە خەلەلێک یاخود گرفتێک لە کارەکەیە دروست ئەکات چەندە گرنگە گەرما و گەرم لەو کاتەیە بۆ ئەو سیستمە پەیڕۆ بکرێت سزای ئەو کارمەندە بێ یاخود پێچوانەوە کە کارمەندە کارێکی باشی کردووە پاداشتی پێش لە ڕاستیە خۆی شتێکی لە عینەش زانستێکی ترمانەی پێوتێ بەڕێوەبردننی ئەزمەکان چۆن ئەزمە و کێشە بەڕێوە بێت لە کاتێکە کێشەکە دەرەکەوێت تۆ پێویستە ئەم سزانی خۆت ئیش بتا بکەیت و من نظرەیەکی تر هەیە لە پێش ئەوەی کە بابەتەکە ڕووبە ینی پێش ئەوەی کە ئەم کادرە ئەم کارمەندە کەوت بێتە هەڵەوە تۆ پێویستە چاودێریشی وردی بکەیت کردارەکانی ڕۆژانە هەڵسەنگێنی بۆی تووشی ئەوە نەبێ لە هەر شوێنەکە لادان هەبوو پێشی ببێ بە کێشێکی گەورە تۆ ڕاستی کەیتەوە بەم سیستمە ئەمە بکرێت چاکە بەڵام زۆر جاریش ئەمە نابینرێت لە بەڕێوەبردنە نابینرێت هەتا کێشە گەورەکە دروستە بێ کە کێشەکە دروستە بێ ئیتر ئەوە ناچارین کەیترەوە بێت تەطبیق بکرێ و کارێکی باشیش ئەگەر وە خۆی ئەمە لە بەرامبەر هەموو ئەم سزایانەیە کە با بڵین سەرپێچێک سزای هەیە لە بەرامبەر ئەوەشە هەر کەسێک کە کاری باشەژەکە حتا بۆ ئەم کۆمەڵگەی ئێمە پێویستە پاداش بکرێ و قەرەبووی بۆ بکرێتەوە بەڕاستی دەست خۆش بێ بە هیوایەوەی کە چی باشە بکرێت بۆی کە بتوانین ئێمە هەمومان بەباشی لە کارەکانی خۆمانە بەردەوام بین و هاوسەنگیش هەبێت.